وإني لو قدمت التنازلات لكنت الآن مباشر بعملي كرئيس لمجلس وزراء العراق. شکستهێنانی محەممەد تۆفیق عەلاوی لە پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقدا کۆمەڵێک هۆکاری هەبووە کە بەرپرسانی حیزبی ئاماژەی پێدەکەن و دەڵێن ئەو تێڕوانین و بەرنامەی سەرۆکوەزیرانی ڕاستپێرداوەی بووە دوور بووە لە خوێندنەوەی واقعی کۆمەلگای عێراقی و ڕۆڵ و پێگەی وڵاتانی ناوچەی و جیهانی هەر بۆیە شکست بە هەوڵەکانی هاتوو نەیتوانی حکوومەت پێک بهێنێ. هەر لە سەرەتاوە پێشبینی ئەوە ئەکرا کە جۆرێک لە نائومێدی لێ هەڵبچنی چونکە ئەو ئەجەندایی کە ئەو باسی ئەکرد لە عێراق لە پێکاتەیەکی جیاوازی نەتەوەیی و ئاینی و مەزەهەبی بەڕاستی وەکو خەون و خەیاڵ وابوو بۆیە هەر لە سەرەتاوە پێشبینی ئەو ئەکرا کە ئەم کابینەیە بەم شێوەیە سەرکەوتوو نەبێت. ئەو بارودۆخی لە عێراق هاتۆتە ئاراوانەیە باز لەوەیە لەوەی کە چ سەرۆکوەزیرایەک دەتوانێت وڵاتانی یەقلیمی وڵاتە زلێزەکانی وەکو ئەمریکا هێز و لایەنە سیاسیەکان خۆپیشاندەران هەموو بێکەوە لێ ڕازی بن. ئەمە پێم وایە بارودۆخێکی سەختە و ئەوەش کە عەلاوی ویستی مامەڵی لەگەڵدا بکات بەڕاستی عەلاوی ویستی لەگەڵ پێکاتەی سوننە و پێکاتەی کووردا وەک ئەوەی کە هەن مامەڵە نەکات. دۆخی دوای شکستی محەممەد تۆفیق عەلاوی لە پێکهێنانی کابینە نوێیەکەیدا عێراقی جارێکی تێر خستە بەردەم دووڕیانێکی نادیار دیار نییە کێ دەبێتە ڕاستپێراو بە پێکهێنانی حکومەت بە تایبەتی ئێستا کۆمەڵێک مەترسی گەورە ڕوبەڕووی عێراق بوونێتەوە کە دوورنیا دۆخەکە هەر بەم شێوەی ئێستا بهێڵێتەوە. لە دوای پاشەکشەی ئەم چی لە عێراق ڕوئەدا بەتایبەتی ئەوەی کە ئەیبینن هەژموری وڵاتانی ئیقلیمی بەسەر عێراقەوە بە زەقی دیارە ئەجەندای ئەوان بە زەقی دیارە و لەولاشەوە ئەمریکا کە جۆرێک ئەجەندای خۆی هەیە لە عێراقا ئەویش ئەبینرێ. بارودۆخەکانی عێراق بە قەنەعەتی من نادیارە ناڕوونە لەناو تونێلێکدایە دیار نییە بەرەوچوی ئەڕوات و ئێستاش لەوەی کە سەرۆکۆمار دەبێت لە مودەی 15 ڕۆژی تردا کەسێکتر ڕاستپێرێت کەس نازانێت لەوەی ئەو بەرەوچوی ئەڕوات ئایا ئەنجومەنی ئاسایش کە بڕیاری داوکەوبوونەوە لەسەر بارودۆخی عێراق تاک چ جۆرە بڕیارێک دەدات و تێڕوانینی وڵاتانی ئیقلیمی و دەولی لە دوای ئەم بارودۆخە چی دەبێت بۆ عێراق. لە 1/12/2019 ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەنگیدا بەنامەی دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمادی لەو کاتە بەدواوە حکومەتی ئێستا بۆ تا حکومەتی کاربەڕێکەر و هێز و لایەنە سیاسیەکانیش نەیانتوانیوە کاندیدێکی دڵخواست کە هەم لایەنە سیاسیەکان ڕازی بکات و هەمی شەقام لێ ڕازی بێت پێشکەش بکەن بە ئەنجومەنی نوێنەران بۆیە هەوڵەکانی پێکهێنانی حکومەت هەر لە چوارچێوەی بازنەیەکدا دەخولێتەوە. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.